قدم لي الأسماء لعرضها على السادة النواب. یاسای نوێی هەڵبژاردنەکانی عراق ڕای جیاوازی لایەنەکانی بەدوای خۆیدا هێنا و بەشێک لە هێزە سیاسی کوردستانیەکان مەترسیەکانی بۆ کورد لە کەرکووک و ناوچە جێ ناکۆکەکانی دیکە دەخەنە ڕوو. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان مەترسیان هەیە ئەو یاسایە ببێتە هۆی لە دەستدانی دەنگی کورد لە قەزا و ناحەکانی نزیک لە حەویجە، چونکە ڕێژەی یاسایی دەنگدەر لە داقوق و دەبێز تەواو نابێت بۆ هەڵبژاردن، بۆیە مەترسی هەیە بڕیار بدرێ دەنگدەرانی ئەو دوو قەزایە لەسەر حەویجە دەنگ بدەن، ئەو کاتە زیانی بۆ کورد دەبێت. ئێستا ئێمە مەترسیمان هەیە لە چەند قەزایەک، لە هیچ قەزایەک ڕەنگە کورد وەکو پێویست نەتوانێت. بۆ نمونە قەزای دوو بزمان هەیە، قەزای دوو بز ناگاتە ڕێژەی با بڵێن 100,000ەکە. ئایا قەزای دوو بز ئەلیکێنرێ بە شۆ ئەو جیهەتە چێە؟ تەمان هەر بەغای و هەر وەزارەتە ئەلیکێنێ نزیکترین شوێن حەویجێ، ئایا ئەلیکێنێ بە حەویجەوە کەلکانی بە حەویجەوە، حەویجە هەموو دەنگەکانی بۆ عەرەبە، ئەمیش بۆ خۆی ئەسووتێ و لە پاڵەیە. لە قەزاکانی تریش هەمان گرفتمان هەیە، یعنی هیچ قەزایەک ڕەنگە کورد وەکو پێویست نەتوانێت. ئەمە تەوان پێشبینیەکی سەرەتاییە، بەڵام مەترسیە. یعنی بۆیە ئەگەر بەهاتایە و یا مادەی 140 جێبەجێ بکرێت ئەو قەزایانەی کە بە تەواوەتی کوردن وەکو چەمچەماڵ و دووز و کفری بگەڕایەتەوە سەر کەرکووک، پێم وایە ئەو کاتە زیاتر تەوازونێ دروست ئەو بۆی ئەم یاسای ئەگەر خۆی بۆ خۆی وەکو ئێوەی ئێستا هەیە جێبەجێ بکرێ، کێ بڕیار ئەدا ئەم قەزایانەی کە کاتێ ژمارەکە تەواو ناکەن دەدرێنە سەر نزیکترین قەزای نزیشان، چێ ئەو بڕیارەیەک لا دەکاتەوە بە تایبەتی بۆ قەزای دووبز و ڕەنگە بۆ قەزای داخۆخش و خۆی بۆ خۆشی پێکاتە جیاوازەکان کە لە هەندێک قەزا دەژێن. ئەم یاسایە وەکو ئەوی ئێستا جێبەجێ بکرێ ڕەنگە لە هەندێک قەزادا عەشیرەتێک، خێڵێک، حزبێک تەواو مۆنۆپۆل و دەست بەسەر سیاسەتی ئەو قەزایە بگرێ. بەپێی یاسای هەڵبژاردنەکانی عێراق لیستی هاوبەش نامێنێت و تەنها کاندیدەکان دەتوانن دەنگ بە دەست بێنن. شارەزایەکی یاساش یاسای نوێی هەڵبژاردنەکان بە یاسایەکی باش دەزانێت و پێی وایە دەستی حزب لە سەپاندنی کاندید بەسەر دەنگدەردا ناهێڵێت. وەڵێ دیارە ئەم یاسایە من پێم وابێت هیچێک لە یاسا باشەکان بە درێژایی چەند ساڵی ڕابردوو کە یاسای هەڵبژاردنەکان دانراوێکی لە یاسا باشەکانی ئەم خولەی پەرلەمانەکە ئەم یاسایی دەرکردووە. ئەم یاسایە بەدەر لە هێزی بچووک و هێزی گەورە بە تەواوی دەستی حزب لە تەواوی کایەکان دابڕێ لە سەپاندنی کەسێک بەسەر خەڵکا کە بیکات بە نوێنەری خۆی لە پەرلەمانی عێراقا. بۆی ئەم یاسایە یەکێ لە ئیجابیاتەکانی ئەوەی دەستی حزبی بە تەواوی بڕیوە لەو مەجالەیە. یەکێکی تر ئەگەر باسی هەندێک باسی ئێستا باسی کەرکووک و ناوچە ناوکانەکرێ بۆ کورد، من پێم وابێت باشترین یاسایە لەسەر چەند هۆکارێک. یەکێ لەو هۆکارانە ئێمە لە بابەتی تەزویری ناوچە عەرەبی نشینەکان بە تایبەتی حەویجە و ئەترافەکانی کە ئێمە ساڵانێکە تەزویرێکی زۆر لەو ناوچانە ئەکرا بەبێ ئەوەی هیچ کەسێ بتوانێت چاودێریشی بکە ئێمە لە کۆڵی ئەو تەزویرە ئەبینەوە ئەم جارە. ئەمە شتێکی زۆر زۆر باشە. لەلایەکی تریشەوە کورد لەو ناوچانەی بە پێی ناوچەی مادەی 140 بە تایبەتیش لە کەرکووک و دەوروبەری هیچ زەرمەندێک نابێت بەو شێوەیە. ڕاستە سلبیاتی هەیە بەڵام ئیجابیاتەکانی زۆر زیاترە لەو یاسایە. لە ماوەی ڕابردوودا کورد لیستی هاوپەیمانی کوردستانی بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک و ناوچە جێ ناکۆکەکانی دیکە دروست کرد، بەڵام بە گۆڕینی یاسای هەڵبژاردنەکانی عێراق ئەو لیستە هەڵدەوەشێتەوە و یەک لیستی نامێنێت و حزبەکان تەنها دەتوانن کاندید پێشکەش بکەن بۆ هەڵبژاردنەکان. چیان نووری، کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.